بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێخۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیان بە خزمەتیەوەی عیز و خۆشەویست شادەبمەوە. ئەمڕۆ باسی کەسایەتیەکی گەورە دەکەم کە هەر هەمومان دەبێت ڕێز لەم کەسایەتیە بگرین. ئەگەر لە ژیاندا مابێ دەبێت قەدری بزانین، ئەگەر نەژ مابێ دەبێت دوعای خێری بۆ بکەین و خێری بۆ بکەین و لە بیری نەکەین. ئەویش باوکە. بابزانم ئێمە چۆن بتوانین قەدری بابمان بزانین، ڕێزی بابمان بگرین، لە قسەی بابمان دەرنەچین، لە قسە باشەکان بەگوێ بکەین. ئەوانە چونکە ئەزمونیان هەیە لە ژیان، دەزانن کامە کار کامە شت بۆ ئێمە دروستە. ڕەنگە هەندێک زار بابمان لێمان عادز بی یان لێمان بدا یان چاومان لێ سۆر بکاتەوە لۆ مەسلحەتی مەیتی، لۆوێ ئەمە تووشی غەڵەت نەبین، تووشی هەڵە نەبین. زعما من مرۆ بەگشتی لە بازاڕی شاری هەولێر دەچمە لای بەشێ لە هاوڵاتیان گفتوگۆیان لەگەڵ دەکەم، هەم گەنج هەم بەتەمەن. لێیان دەپرسم بابزانم ئەوان کوو پێناسەی بابی دەکەن، چ دەرێن لەسەر بابی؟ ئەنگۆ لەگەرم بن جوابەکەی وەردەگرینەوە. فەرموو بیسەر و بینەرمان بن. بابم ئەوە چەند سار ئەمری خۆی کردیا بەخۆی 20 سال دەبێت خوا شاید ئێستاش کرد باز دەکەم گریانم دێلووی. ئەو جا داوا لەو کەسەی دەکەم کە داک و بابی مایە قیمەتی داک و بابی بگریتن، بەزەو کە ئەولادی ئەو زمانەی قیمەتی داک و بابیان 1985 نازانن. حتا ئێستا عمرم گەیشتە 46 ساڵی ئەمن هێتیمە پاش داک و باب. سلام علیکم. عەلەیکوم السلام وەڕەحمەتوڵڵا الله بەخێر عازی مامەستا. سپاس دەکەم سەلامەت بی. باسی گەورەی بابی دەکەین. باوک چەند گرینگە ئێمە ئەوانەی کە باوچیان مایە قەدری بابی خۆیان بزانن. وەڵڵی مامەستای بەڕێز قەدری باوک بابزانم قەت قیمەتی تەواو نابیتن. هەر چەندی ڕێز و تەقدیر و پێشوازی لە بکە هێشتا چ نەکردیە. باب ئەوەندە ئەمن ئێستاش لە بابی خۆم دەگریە. بابم ئەوە چەند سار ئەمری خۆی کردیا بەخۆی 20 سال دەبێت خوا شاید ئێستاش کرد باز دەکەم گریانم دێلووی لە یادم ناچی. بابی خۆت ئەرێ وەڵڵا زۆر خۆشویستیە و نەبوو باب و داکم باو داکرد. قسەی بکرد. چەند گرینگە ئەمە ئەوانەی کە ئێستا بابیان مایە ڕێزیان بگرن ڕۆژێک دادێ ماڵ ئاواییان لێ دەکات. وڵی ئەمن دیسا دووبارەی دەکەم هە دووبارێ بەخۆی داک و باب بەڕاستی هەموو شتەکە لە ئینسانی هاردا بەردا ئاوە خواردنا خانی و بەرە پۆش شەرە داپۆشری هەموو شتە چیە هەر جل و بەرگا داک و باب ئەو شتە هەموو شتەک نییە بەڕای جەنابەت هەموو شتێکە. ئەدی مامەستا نارێت دین لە ژێر پێی دایک و باوکدا و دەرێ یان نا دەرێ بەهەش لە ژێر دین و ئاخر هەر بەهەشتە دین معنایچی. ئەجا با ئەمن شتەشی لە تو بپرسم ئەدی چ هێلو ئەوانەی کە قەدری داک و بابی خۆیان نازانن کە دەبینی داچ فرێددا بەعبی فرێدەدا لەگەری باش نییە. وزە مامەستای بەڕێز ئەوە پرسیاری لەسەر ئەو تشتا پرسیاری دەوێتن ئەتوو هەر چەندی داک و بابێک لەکن بە قیمەت بی قیمەتی ئەو هەموو دنیاە هەد ئەو قیمەتەی دەینیت داک و بە دەینی زیاتر دەینی کەمتر ناینی. ئەرێ وەڵە ئەوی داک و باب دەت پارێزی بە شەری خۆی لە ساردنات پارێزی. ئەتو لەگە بابت زۆر برادر بووە مامەستا زۆر بابت چ زۆر ئامۆژگاریەکی دەکردی چی زۆر پێدەگوتی نسحەتەکانی نسحەتەکانی بابم ئەمە لە سیایی بووین مرکومارمان هەبوو دێگو کە دەڕۆن ئاوڕێ لە مارە عالمش نەدەنەوە دێگو ئاور نەدەنەوە نەک بچن تەماشەکەن دێگو ئاور لێ نەدەنەوە ئەو بامەوەی بەمە دەگو. ئەرێ وەڵە ئەوە قسەی بابم بوو قسەی داکم بوو ئاور لێ نەدەنەوە ئاور لێدەن نەکەن تەماشی مارە عالمی بکەن.
ڕز و باخسە برێمە توشتانە هەیوڵە دەگوت تەماشە مەکە ئەتو ئێستا چی بە مندارەکانی خۆت دەرێ هەموو جارێ کو ئامۆژگاریان دەکەی حینی بابی من چی بە من گوتی ئەو قسانە دووبارە دەکەمەوە دەرم بریە بابم بەردەوام دوام بما با لە عمری خۆی بەردەوام باە هیوایەتم بوو دەرێم هەنکو ئەوەی کردم ئەو دەرێم بریا زیاترم بکرد با ئەمن چونکە کوچینەوە جەماعەتی جێی لێ بێم بناسی هەموو دەستان ئەمە لەوداکو بابی خۆکو بووین عالم ئەمە خەرتی لای دووری بەستۆ ڕێنە ئارێ وەڵڵا جێی لێبی دەرێ مام کەریم بزانە قسەکەی تەواوە بەس جێی لێبیت لەو تەلەڤیزیۆنەی ئەرێ وەڵڵا من هەوە بوو مامەستا دەستت ماز دەکەم مام کەریم مامەستا بەڕێزی تەمەتان درێژ بی خوا لەمەتان نەستینی ئەمنیشت گریات داوای لێبوردنی لێ دەکەم من خۆشەویستی مەی بەڵام ئینشاڵڵا ئامۆژگاریەکانی تو گەنجان سوودی لێ دەبین خەڵک سوودی لێ دەبینی ئیشاڵڵا ببین قازان دەکەن خۆزەر ناکەن وانە کەس لە ئێستا بەسای تو گەنجێک بسی دەستی داک و باوی ماچکاتن بگەڕێتەوە لای ئەوی عادز بووە ئەو لۆ تو زۆر مهمە کورە مامەستا ئەوزە ئەوە بەدەست دەکەوی گەنجێک وتی دەستی داک و بابی ماسکە ئەمن بچم دەستی داک و منداری من بێن دەستی من ماسکەن ماوە گەمەی مندارانە ئەدیەوە تازە چمان گۆ لەژێر دەری لەژنار لەژێر پێیتی قوربانی تو بە ڕێزی سپاس دەکەم دووبارە باسی گەورەی باب دەکەم چەند گرینگە ئێمە ئەوانەی کە دایک و باوچانمایە بە تایبەتی ڕێز لە باوچان بگرن لە قسەیان دەرنەچن وڵی باوک بەخۆی دایک و باوک هەردووک یەک لێشی گەورەترن بەس باب بەڕاستی یعنی دینگەیە لە ئەولادی لەسەر پشتی هەلی دەگریتن حتى قیامەت یعنی حتى مردنی باب دینگە کە لە بۆ ئەولادی خۆی ئەوجا بەڕاستی باب نعمەتی خوایە ئەمن یەک لەوانم کە بام لە ساڵی 93 وەفاتی کردیا تقریبا دەکاتن 33 ساڵە بەڕاستی یعنی تربیەتێک و ئەخلاقت چیوا مایندای وەخت خۆی یعنی بەواسەوی من گەیشتمە ئەو ڕۆژەی منداڵ بووم عمرم 7 ساڵ بوو ماڵ لەگەڕەکی ئازادی بۆ منی دەبردە مزگەفتی ئازادی ئەو وەختی مەڵ عەبدوڕەحمانی ئازاد لەوێنەرێ بوو ئەڵڵا یەذکرە بالخێرەوە کە لە نەرویجە ئەوجا من لە من تربیەتی ماوەسە مەڵ عەبدوڕەحمانی ئازادی گەورەوەیمە ئەتا ئەو ڕۆژەی ئەوجا لەوێنەرێ لەوێ فێرە قورئان خوێندنی بووم فێرە بانگدانی بووم فێرە قامەتی بووم ئاتا ئێستا لا يزالش مستمرم لەسەری في سبيل اللهش نەک بڵێ تعین و شتوا بووم ئێستا ئەتو دەڵی بابم ئەمنی دەبردە مزگەوتێ ئەو یادگارانت هەموو بەبیر دێتەوە کە باوکت چۆن بۆ لە بۆ دوانە ئەوجا ئەمن دەمەوێ ئەو بە خەڵک بڵێن ئەوەی کە داک و بابی مایە ڕێزی بگری هەتا لە دەستی نەدایە چونکە لە دەستی بدەی دوایە هەموو لە زەتی دنیاە ناکە دایک و باوک منەو کە ڕاستەکەی 30 قسوور ساڵە بام وەفات کردیا بەس دایکم مایە الحەمدلله چەند بچمە کنداکم دەستی ماز دەکەم چەند ئەمرێ چایبی لە بۆی جێبەجێ دەکەم لا یەزالیش ئاتا ئێستا ئاتە یعنی دایمەن ئاگام لێتی بە تەلەفۆن یان دەیپرسم دایمەن دەچمەکنی هەفتەی کە توکاندارم هەم بەلای کەمی 2000 دەچم چکەمە ماشەڵڵا هەش کەسی نیعی موسەمی لە کنداکمانی ئەوجا ڕێزی داک و باب بەڕاستی زۆر گەورەیە لێم ڕازی الحەمدلله حەزەکەی کە تەلەفۆن لێ دەکەم لە تەلەفۆن زابان داتەوە ئەوجا داوا لەو کەسەی دەکەم کە داک و بابی مایە قیمەتی داک و بابی بگریتن بەزەو کە ئەولادی ئەو زمانەی قیمەتی داک و بابیان 1985 نازانن با پێ دەڵێ ئەو ڕێی ڕاست ئەو دەڵێ نەخێر ئەو ڕێی ڕاست نییە بابی لە دەست نەدا نازانی بابی لە دەست نەدا نازانی با بچیە نازانی دا کچیە ئەو کەمەوەلەوە خۆم بوویمە باپیر و وەلحاسل تێدەگەینە بەس باب زۆر گەورەیە ئەگەر ئێستا باپیریش بی بەڵام هەر بابی خۆ لە بیرە بابم بما بایەوکە خزمەتکاری بووم یعنی ڕۆژی دەبایە بچم 5,000 لە پاشار نوێژەکی دەستی ماسکەم وەلو بەخۆشم قەدیمە لەگەلی وا بووم زۆر لێم ڕازی بوو زۆر لێم ڕازی بوو الحەمدلله ماڵی خوایەوەدام یا ڕەبی حەمد و شکرانی دێ عەزیزی خوا جەنابی شتان موفەق کە بەڕاستی بەرنامەزێکی زۆر خۆشە لەسەر داک و بابی مستەمر من لەسەر ئەو شتانە
چۆن پێناسەی باوک دەکەی چۆن لە باوک دەڕوانی بەخۆی باوک هەموو شتەکە لە بە ئەولادی هەموو شتەکە باوک بەس میهمێ ئەو ئەولادا بەجێ باوی بکە بەڕاستیانی وەچی گوتت باو دەبڕێتەوە لە باوکی گەورەتر نییە ئازیزە زۆر باو بەنسبەت ئەولادی ئەتوو بابت لە ژیاندا مایە ئەم بابم ناوەڵە لە ژیاندا نمایە کاتێک بابت لە ژیان بوو چەند قەدرت دەگرت چەند بە قسەی دەکرد واللهی بخۆم ئەمن بابم کە وفاتی کرد کچکە بووم کچکە بمە ینی ئەوها زۆر بەبیرم نایە بەڕاستیانی بەس باب ینی لۆ ئەولادی بەڕاستی ینی پەنایە ینی زۆر پەنایەتی بەس میمێ ئەو ئەولادە بەجێ باوی بکە واللهی ئەگەر بەجێ نەکە بەو خودای لەکن خی گەورە زەرەر دەکە لە سەردی نایش زەرەر دەکە پەشیمان دەبتەوە زۆر زۆرش پشێمان دەبێت نەکە پشێمان دەبێتەوە بەس مع الأسف ئەو زولفە ئەوڕۆ دەرە عقرێتی بابی ئێستا و چی عقرێتی گەنجی ئێستا ڕێزمێ لە بۆ گەنجی دەرێ زۆر فەرقی هەیە باب دائما زیی دەستێ لە بە ئەولادی ڕێی باش پێفشاندا قەت ڕێی خراپ پێفشانەدا لە ئەولادی قەت معالە زۆر معالە چەندی ئەولاد خراپبی باب هەرزی دەستێ قەت ڕێی خراپ پێفشانەدا لە ئەولادی ئەگەر قسەشی پێ بێ ئەگەر لێشی بدا لۆ مەسلحەتی هەر ئەگە خۆشی لێ تۆڕە بکەوت چاویش لێ سۆر کاتەوە هەر لە بۆ مەسلحەتیویە چکە قازانز دەکە کە بەجێ بای بکە بەس باوەڕتەی بەجێ بابی نەکە زەرەر دەکە باوەڕتەی زەرەر دەکە پشێمانش دەبێت هەندێک پشێمانش داد نادا باسی گەورەی باوک دەکەم ئەتوو چۆن پێناسەی باوک دەکەی پێناسەی باوک زەحمەتە ناکری باوک زۆر خۆشەویستە زۆر خۆشەویستە باوک ئەمن باوکم نمایە بەران معلەسەف باوک زۆر خۆشەویستە باوکت نەمایە ناوەڵە باوکم نمایە چەند دەبی وەفاتی کردێ باوکم لە تو یەکەوە ئەمری خۆی کرد ئەو کات تەمەن چەند بوو ئەو کاتیا من تەمەن مێستا موال هەفتەوە هەفتم ئەو کاتیا من تقریبان کچکە بووم زۆر گەورە نەبووم معنی بەس ئەمن لەگە باوکم داتمە ئیشێ داتمە بازاڕی ئیشمان دەکرد پێکەوە ئێستاژ یادگاریانت لە بیرمایە یادگاری با مێسەش لە دڵم وایە ئارێ وەڵڵا باوک پێناسەی ناکرێت باوک زۆر خۆشەویستە پاش بابم مردنی داچ خۆم نەدیتە داک لە بابی خۆشەویسترە بەس بابی خۆم دیتە لەگەری ژیایمە دەزانم پێناسەی باوک کووە باش بووی لەگە بابت شتیوانە بوو هەتا من لێم ڕازی بوو لە خۆی بەزاوی خوالیمان ڕازی بی خۆت ڕازی چەند گرینگە ئێمە دایک و باوک لە خۆمان ڕازی بکەینەوەی کە دایک و باوشانمایە زۆر گرینگە بەو شخصانە دەرێم کە لەگە داک و بابیان خراپن قەت نابی خراپ بن قەت معالە لەگە داک و بابی خراپی داک و باب زۆر عەزیزە هەتا لە دەستی نەدەی نازانی ساشەیە کە ناوی داک و بابی دێنی بە بیری دێتەوە هەستی گریانە دێ ئارێ وەڵڵا داک و باب پێناسەی ناکرێ زۆر خۆشەویستە مێسە بێ داک و باب هەتا ئێستا عمرم گوێژە 6 ساڵی ئەمن هێتیمە پاش داک و باب ئینسان لە دوای داک و باو هێتیم دەبێت هێتیم دەبی زۆر غەریب دەبی زۆر ئارێ وەڵڵا ئێستا من دێم ئاوات دەخوازم ئاوە دەخوازم برات چاوەکم نەبا دەستەکەم نەبا بەس داک و بابم هەبا بەس داک و بابم هەبا ئارێ زۆر خۆشەویستە داک و باب پێناسەی ناکرێت داک و باب عەزیزە بابزانم ئێستا دەچێ سەرگۆڕیان دوعایان بۆ ئێستاش هەموو هەفتان دەچمە گۆڕیان هەموو هەفتان دەچم قەبرەکان چا دەکەم قەبرەکان خۆش دەکەمەوە ئەو خۆرێدا کە دێت چای دەکەمەوە ئەوتە سوڕم پێ نەوم بایلی هەموو هەفتان مەسە قەبران تەسویرش دەکەم لۆ خۆم دوعایان لۆ دەکەی دوعا عیسابی نییە ئارێ ئیلا خوا دەزانێت ئیلا خوا دەزانێت گرینگە ئەمە دوعای خێریان لۆ بکەین زۆر گرینگە ئارێ وەڵڵا دوعا زۆر پێویستە خێر و خێرا زۆر پێویستە لۆ مردی چاکە زۆر پێویستە لۆ مردی کەسێک لەگە یەکەشی چاکەچی دەکەی لەو بازرەکەی چاقی دەکەی کابرەکە یەک زابرێ ڕەحمەنە داک و بابەت تەواو ئەو ڕەحمەتە لۆ داک و بابەی دەچی خۆشەویستە من دیتم خەڵەکە بووە مەقسەد شتێکی دایتەکە چ کابرا گوتی دەستت خۆشی گوتی نامەر دەست خۆش ببرێ ڕەحمەنە داک و بابەت ئارێ وەڵڵا ئەوە زۆر عەزیزە ئارێ وەڵڵا ڕەحمەتە زۆر گەورەیە لە لای خۆی چۆن پێناسەی باوک دەکەی
پێشەچی بەخێر بێن پێیان وە بەرنامەکەتانیان ئەو شتی کە هەڵتەمژاردیە شتێکی زۆر قورسە ینی جوابدانەوەکەی لە دقیق و 2 دقە نیە ناتوانانی هەموو ژیانت دەهرە کول و باسی با بکەی هێشتان لە وەصفوانەی کەم ناتانی یعنی حەقی خۆی بدێ باب هەموو شتێکە باب ژیانە ئەگەر لە ژیان مابی ئەگەر لە ژیان نمابی کە فەخری شانازی پێ دەکەی کە نمایە فەخری پێوە دەکە هە فەخری پێوە دەکە ئەگەر نەژماش هە فەخری پێوە دەکەی لە ژیانیشت بیتن باو ئەتوها فەخری پێوە دەکەی لەبەرەوەی شتێکی ئیلاهیە کە لەو تو ئینسان منداڵ لەگە باوک لەگەڵ باپیری ئەوها سڵێ ڕەبتەکانە ئەمە زۆر جاری دەرێن بابمان لە داکمان خۆشەویسترە بەس بەڵام ئەوەکو دەلالەکە لەو داک لەوەی لە قورئانی پیرۆ ساتیە ناوی جەنەت تحت أقدام الأمهاتەوە يعني ئەو مۆزوعک نییە ئەوە رب العالمین کە بە پێغەمبەری نازداری گوتیە صلى الله عليه وآله وسلم ئەوەی تعظیم کەن بەس نەیگوتیە بابی فرێدن نە دەدەرێت داکمان خۆش دەوێت داکمان خۆش دێ دیسان داکمان ئەوجە بابمان خۆش دێ ئەوە لۆ ئەوەی دەلالە لۆ داکەی بەس بەڵام بابیش مقابلی داکەی تەواوکەر یەکدرینە ئەوە یەک دووە منداڵ دەبی دەم و سەعات ئەگەر چوو گەورە بە عمردا چوو دەبی فەخر و شانازی بکات بە ڕابردووی زۆر جاری ئەمە غەڵەتێکمان هەیە لە ژیانی مەدەرێ کاکە تەماشەی پێشە خۆت بکە کە شتێک دەکەی پێشە خۆت بکە ئەم نانم پێ تەماشای پێشە خۆت بکە دەوی تەماشای پشتە خۆش بکەی لە چی هاتی و کوڕی چی دەبی کە شتێکی دەکەی شتێکی نامەعقوڵ دەکەی دەبی بزانێت تو کوڕی چی ئاگار دەبی بابە پشتی تووە ئەتو بەس تەماشای پێشەوە نابێ بکەی وەڵام من تەماشای دوور دەکەم لە پێشەوە نا تەماشای پشتە خۆش کە تو لە چی هاتی و چی کە غەڵەت دەکەی نابی غەڵەت کە دەبی بزانی ئەتو لە چی هاتی ئەساسەکەت لە چێن دەرێ ئەساسەکە بابە ئەتوو لەگەڵ بابی خۆت کوو بووی الحەمدلله شکر ئەوانی لە ماڵەوەش دەزانن لە ئەوانی برادەرەکانیشم دەزانن لە ئاخیر عمری بابم تقریبا 2 ساڵێک وەزعی باش نەبوونەکە ئەوانی دیگە یەک ڕۆژیش بابم بە تەمای من نەبوو لە هیچ شتێکی بە قووەتی خۆی بوو بەس بەڵام 2 ساڵی ئاخیری کە کەت ئەمە هەندێک لە ماڵی وەزعمان پێتێک چوو بەڵام ئەمانەتەکەی زوو تەسلیمی رب العالمین کرد لەوەی زیاتر نەکەویتن لە عمری 67 ساڵیش بوو ینی عمرێکی باشی بەڕێ کردبوو لە عینین وەختیش لە قووەتی خۆی بوو بەس بەڵام ئەمە هەر دەمەچی کە ئەمن و برایەکمەینە هەر دەمەچی کە ئیشێکمان کردبێ وەکمان کردی بیتن نەمان کردیە پێ ئیزعاجی بابم ئیزعاج بیت ئەبەد نهائیەن بەڵامیش هەرچی شتێکم کردی بێ مەسەڵەن لە ئەمە ریاضیم کردی ئەمن لە ریاضی تۆپانێکم کردی تەشجیعم کردیە بەس بەڵام تەشجیعەکە نابێتە ناو مەلعەبی نادوور بە دووری نەهێشتێ محتاج بم نەهێشتیا ڕۆژێک لە ڕۆژدان بەرکم بەتال بیتن و برادەرەکانیش هەموو دەزانەوی لەگەر مژیای دەزانیتن زۆر من دەلەل بوونی لە ماڵێ بەس بەڵام ئەوش قەت محتاجی من نەبووە ئەوەی پێدەرم 2 ساڵی ئەخیری کە کەت چوونی لۆ دکتۆر شتوها بوو زیاتر ئەمن خزمەتیم نەکرد سەر ئێشە لە بۆی ئەبد نهائیەن إلا لە منداڵیەوە لە عمری منداڵیەوە شتێکی طبیعیە لەوانێ هەندێک عەجوول بینەوە بەس نەکو لە گەورەی ناوەڵڵە الحەمدلله سلام علیکم سلامتە بەرەکات بەخێر بێ باسی بابی دەکەم بزانم ئەمە ئێستا بەگشتی ئەوانەی کە داک و بابیان مایە و ئەتوو لە بازاڕێ و دەبینی و لەناو خەڵکی خەڵک چەند ڕێزا داک و بابی دەگری بە تایبەتی بابی زۆر بەخێر بێ سەرچاوان تەوەرەکی جوانە باب خۆی شتێکی زۆر گەورەیە بەس ئەو ڕۆ باب ڕێزی نەمایە لەبەرچێ لە بەرەوەی گەورە بچکاتی نییە مۆبایل تێکیدا ئەو بابەی تێکدا ئەو ئەنتەرنێتە نازانێمە بەکاری بینین ڕێز لەو ئەنتەرنێتەی ناگرین وە دەزانە ئەو ئەنتەرنێتە بەس تێکچوونی قیەمە تێکچوونی باوکە تێکچوونی هەموو خەڵکە بەڕاستی پێت وایە سۆشیال میدیا و خراپەکانی هێنانی موبایل وەی کردیا ڕێز و خۆشەویستیکەم بکەوە بەڵێ ڕێز و خۆشەویستی خوشکوبرا داکوباب کەسوکار مقابلت هەمووی ئێستا نمونە کابرا نانوی هەتا بەیانی کە سبێنێ دێت تێرکوانە نازانێ قسەم لەگە بکە لۆ چکە شوێ نانووسە هەلە دیار مۆبایلی بووە ئەو مێشکەی ئیسعاب یعنی ئیجابی وەی ناکاتن دوو قسەی جوانم لۆ بکاتن
کاتو نەنووی وەرات و 2 سعات من و بەشە و بەیانی نازانی چی دەرێ نازانی چ دەکەی بەنامەی ژیانت چییە نازانی بەڕاستی لێ ئێستا ڕێزی بابینما ئەوەیە کێشەکە جاران کوبوو ڕێزەکە کوبوو کە دەڵی ئۆشی جاران نما وەرە ئێستاش ئێستام لەو تەمەنێ شەرمێ دەکەم لە پێش بابم ترش و برنجی بخۆم تێکەراوکەم مەرەگەی لەگە برنجی تێکەراوکەم بخۆم ئێستا خەڵک احتیمالە زۆر پێی ئەنتیکەبی ئەو قسەیە لەوەرە شەرمی لێ دەکەم ئێستاش پێم عیبە لە پێش بابم پاردەمەوە ئێستاش پێم عیبە لە پێش بابم بەخوای پاردەمەوە کا ئێستا مناڵی ئێستا وایە کا جیلی ئێستا وایە باب دێ باب دەڕوا هەر لەبەری هەرناستەوە کو پاری دایتەوە هەروها پاری دایتەوە بەڕاستی ئەوە نمە هەر هەمووی وابوو ڕێزی لە بابی دەکرد قدری بابی ئەگەر تاقو ئەوە بیتن بەتەئکید ئەمن ئێستاش شەرم لە بابم دەکەم ئێستاش یعنی کات خۆی کە نسحاتی کردمە ئێستاش فکر دەکەمەوە باب یعنی قدوێ لە بۆ منداڵی قدوێ لە بۆ بەشەری یعنی ئینسانی گەورە بەعام یعنی بەڕاستی چەندی ڕێزی لێ بگری هەرکەمە بەس مال ئەسەف لە ناوەمە نما ئەو شتە نما گەورە و گسکاتی نما احترام نما باب زۆر گسکە بوویتەوە بەواقعی مال ئەسەف ئارێ وڵڵە ئەوانەی کە بابیان نییە بەڕاستی ئەمە قسەم لەگەڵیان کردی ئەوان دەزانن پێگە و بەتاکی دوایە ئاتو کە گەورەت نما ئەو زە دەزانی قیمەتی گەورەی چیە دەزانی چێ لە دەستدایە بەواقعی خەڵکەش هەمووی دەزانی بەس هەمووش خۆی لە جێلیدا ینی دەزانی و عملیش پێ ناکە بە تاکیت کەنجی لە دەستیدا ئەو زە فکر دەکاتەوە کە کەیشتە تەمەنەچی لە ژیان زەرەری کردیا دەرێ بەجێ بابم نەکرد وڵای من خەڵکم دوان دووە ینی بە تەمەنیش بووە ینی نزیک 70 ساڵ دەبێ ئێستاش کە نایی بابی دێ گریانی دێ ینی ئەوەندە باوێ ینی پێم گوتیە من بە خوددا ئێستا شەرمێ دەکەم لە پێش بام نانی بخۆم بە ئوستوبەچی ناشرین بەڕاستی ئێستا شەرمێ دەکەم ئەمە لە ژۆرە دانیشم یان پاردەمەوە بابم بێ لەبەری هەرنەستان چەند لێتان ڕازیە بام لە خوای بەزاری زۆر لەمە ڕازیە زۆر لەمە ڕازیە ئێستاش لە جێیان مەحتمان دەکا ئالۆ گەورەی ویەوە وەمان لێ هاتیە نسحاتیکردنیە لە منداریەوە تا ئێستاش ئەگەر ئەمە بەجێویمان نەکردبایە لە ناو خەڵک مەحت نەدەکرێت بەس بەجێویمان کرد لەبەرەوەی شتەکانی وی قسەکانی وی هەمووی سەنەدە لە بۆ منداریش ئەگەر بەجێ بابی نەکرد قەت نەجاحت نابی لە ژیان سەرکەوتو نابی لە ژیان ئەو تەزبیحانە بە چەند دەدەی کو دەیفرۆشی قلی بە هەزاری دەدەم قلی بە هەزاری سبەینان چ وەخت دەی چ وەخت دەگەڕێەوە عەسرەی چمەوە و سەعات دەشتێ سبەینان زوو دەی سەعات دەتێمدا سەعات دەدەی مەغریبان دەگەڕێەوە عەسرێ دەگەڕێەوە ئەوە ژیان ناچاری کردیەوە خەریکەوەی شوکارەی بی معاشم نییە و پیرەمێر دەچشەم بوو لێم ئەمرێ خوای کرد کەس نییە دەستاونام بدە نەخۆشی دریسم هەیە دوو نەخۆشیم هەیە لە خوبانە پەڕێت نەخۆشی شت هەیە ئارەوە نەخۆشی دریم هەیە ئەرەوەڵە کەسیش نیە یارمەتیتدا ناوەڵە کەسم یارمەتی یارمەتی بدە نایمێرە گە معاشەتی شمەبی نایمێرە کاکە بەخۆی ئەدی بەتەنێ دەژی ئارێوە لە بەتەنێ ڕۆژی چەند ئیش دەکەی چەند پێ پێدا وڵی ڕۆژەیە بەو تەزبیحانە ڕۆژەیە 3000 ڕۆژەیە 5 ڕۆژە شەیە نییە ئەوایە ئەگەر بازارە بیە بازار نبینی ئەگەر کەسەکە بوو یارمەتیتدا تۆ ئیشەی ناکەی ناوەڵە واز لێدەینی ناو لە معاشقم دەنی ناوڵە مانجە 150,000 دەنێ لە ئەبوو دەرمانی ئەوە ڕۆوەرەقەکەم دایتە و کوڕی چۆیە ئەوەم لێ بکڕی هەبوو دەرمانم هەوڕۆ لۆ بینی دەرزیم دەوێ دەرجێکی هەدەخۆمەوە دەرجی قەوتێن دەوێ دەرجی خوێنم دەیە هەمانجە خوێنم تێدەکەن نەخۆشی دریمەیە ناڵە ئەو ئیشەی ناکەمە کە 150,000 لەو بڕنەوە ئەگە 150,000 داتی حکوومەت نایمێرە نایێرە تەمەنت چەندە وڵات تەمانم خەرەتە چەند دەبی عمرت بۆخوای 80 لە ئەوانە دەڕ ئینشاءالله حکوومەت یارمەتی دەداەوە دەتبینیتن وڵاجە بە تەمای خۆی زۆر هاتینا
هەموو بوو درۆ وعدیان زۆر پێدا درۆ هەموو درۆ درۆ بوو خۆ هەموو درۆ بۆ خۆی هاتوینە مارش پزگوڕمیان دیتیا هەم ناویان بردیا هەموو درۆ لەگەریان چۆشمە لەگەر چۆشم درۆ بوو پارەکەی بە من وەرەگرن و دەخۆن و فەقیریش سەری بە قڕی بە ئاگان لە فەقیری نییە گاگان لە فەقیر منی ئێرەمە ناوەڵا لەسەر زەمیرێن گۆ منی ئێرەمە کاکە نەوەڵات و هێرەنیدا زەبا مەعاشەکەم لەوە خوا گەورەیە کوڕم خوا گەورەیە سەدە دەست خۆش بی ئەوزە تو ڕەخەمەکەی خۆتم بدی ئەگەر موبایل و شتت هەیە موبایلم نییە ئەدیەمە کووەت و ببینینەوە من موبایلم هەنیە کاکە موبایلم ئەو ڕۆژی پیرەمێردم ئەمرێ خوای کرد شاسەی سوتا نشم کڕیتەوە موبایلم ناوێت ئادی ئێستاکە کو تەلەفۆن لۆ یەکەش دەکەی کەست نییە تەلەفۆنی لۆ بکەی تەلەفۆن لەو کەس ناکەم ئەدیەمە کووەت و ببینینەوە وەرە ئێرەم دەبینی بێمە ئێرە هەر لێکوانەشی هەلێرەمەوەشم من دەناسن هەلێرەمە چەند دەبی چەند سارە لێرەی وەلا لە مێژایە لە مێژە پیرەمێردیشم مابوو هەر هاتیمە ئەوم فرۆشتیە بەرەوە مەعاشێ من ئەوەتە بەڵێ خۆشەویستان و ئازیزان ئەوەی کە بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە هاوڵاتیانی شاری هەولێر بوو هەتا بابتان مایە لە دنیای قەدری بزانن وەشی ڕۆی ئەوجە هەر ڕسمی دەستۆری دامەنێن برێن بابە بە قوربانت بم یان بابە غەریبی دەکەم چونکە ئەگەرە و بابە ئێستا قەدری نەزانی و لەگەری باش نەبی و هەر دەردی بدێ و تووشی ڕەزالت بی سبێنێ ڕسمەکە هیچ استیفادەشی نییە لۆی ئەوڕۆ لەگە داک و بابی خۆت باش بە قەدری بزانە خۆ ئەتوو بە ئاسانی نەبووە ئەو کوڕی ئێستا نەبووە و کچەی ئێستا لۆی قەدری داک و بابتان بزانن ئەو ماندی دەبی ئەو هیلاک دەبی شەون و خۆنی دەکا هەتا ئەتوو پێ بگەی کا توش پێگەیشتی مەرێم بە شان و شەوکەتی خۆم بوویمێ چونکە ڕابردووی خۆت لە بیر بی کو گەیشتە ئەو ڕۆژەی لۆی ئەمن هەمیشە دەرێم هەتا بابتان لەدەست نەدەن قەدری بابتان نازانن لۆیە تەمەشاکەن بزان ئەوانەی بابی خۆیان خۆش دەوێ ئێستا کەشکەنایی بابیان دێ چاویان پڕفرمێسک دەبیتن لۆ بابی خۆیان دەگرێن قیمەتی بابی خۆتان بزانن قیمەتی داچی خۆتان بزانن داک و باب لە ڕوانگەی دێنیشەوە ئاینی پیرۆزی ئیسلام هەمیشە هانمان دەدا کە باش بین لەگەریان چاک بین لەگەریان ئەمە ئەگەر داک و بابی خۆمان پێڕازی نەکرێ ئەدیکو دەتانی خوای لە خۆمان ڕازی بکەین لۆیە هەتا پێمان دەکرێ با داک و بابی خۆمان لە خۆمان ڕازی بکەین لۆ ئەوەی خوای گەورەش لێمان ڕازی بی سبەینێش پەشیمان نەبینەوە برێن خۆزگە ئەوەمان کردبایە لە بۆ داک و بابی خۆمان هەتا پرۆگرامەکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم ئەوەی داک و بابی مایە ڕەبی ئەمری درێژ بی ئەوەشی کە داک و بابی نەمایە ڕەبی جێ بەهەشت بی خواتان لەگەڵ